ئەما ڕۆکەکە بوونێتەوە ئامانجی سەرەکیمان ئەوەیە کە پەیامێک بدەین بۆ نوێنەراتی کە بەناوی حکوومەتی هەرێمەیە لێرە پێیان بڵێن ئێوە نوێنەری ئەو دز و جەردە و گرتنی ملازم فەرامۆش و پیرۆری کاوە و سەردەشت و سۆران و هەفتەی شوبات و ئۆکتۆبەری ئەو چوار پێش شەهیدەی قەڵاتزێ و کەلارن ئەوانە نوێنەری ئەو خەڵکانان کە بە ملیارها دۆلاری خەڵک ئێستا بە ڕۆژی ڕووناک دەدزن پێنج مانگە موچەی خەڵک نادەن کۆمەلگای کوردیان بەرەو فەسادکردن دەبن هاتوون لێرە پرۆتستۆی خۆمان دەربڕینەوە هاوپشتی خۆشمان لەگەڵ نازم فەرامۆشەکان دەربڕین پێیان بڵێن ئەوانە دەنجی ڕەسەنی خەڵکی کوردستانن ئێمە پشتگیریان دەکەین ولا دژایەتی ئەو دەسەڵات و ئەو نوێنەرایەتیان بەردەوام دەبین لە خەبات هاوپشتی خۆمانە بۆ نازم فەرامۆش کە قسەکانی ئەو قسەی ناکەین هەر هەموومانە و بەو نوێنەرایەتیە بڵێن ئێستا ئێوە هیچ جیاوازیەکتان لەگەڵ سەفارەتەکانی کۆنی بەعس نماوە لەگەڵ سەفارەتەکانی تورکیا نماوە بەو چاوە لە چاوی خەڵک دەکەن پارتیەکێک ئێستا وەکو حزبی بەعس زوڵم لە خەڵک دەبن هیچ جیاوازیەکیان نماوە ئەو سەردەمی شاخ و ئەوانیان ئەزمووی ئەو 25 ساڵە نیشانیدا ئەوانە بعضیان زیانیان زیاتر گەیاندۆتە خەڵکی کوردستان و ئەزیەتی زیاتر خەڵکی کوردستان دەدەن بە تایبەتی لە ڕووە ئابووری و فەسادکردنی خەڵک و ئیداریەوە بۆیە ئەوانە ئێستا چۆن خەڵک هاتە بەردەم سەفارەتەکانی عێراق پرۆتستۆی دەکرد بە هەمان شێوە ئێستا ئێمە لێرە کۆبوونەوە پرۆتستۆی هەر ئەو پێشەکانیانی مافی مرۆڤ دەکەین جێگای سەیرە لەناو ئەو هەموو خەڵکەی کە بە ملیارها دۆلار دەدزێت ملازم فەرامۆش دەژیرێت تەنیا لەسەر ئەوەی ڕێی خۆی دەدڕیا بەڵام دەیان قوربانی ئەو عەبدەی شوبات مانجی ئۆکتۆبەر ئەو چوارشەوی پێنج شەهیدە درا بارزانی بە زۆرم لێ خۆی سەپاندەوە سەرۆکی پەرلەمان دەردەکاتن بە زۆرم لێ کۆدەتای بەسەدا دەکاتن بە ملیارها دۆلاری خەڵکە دەدرێت کەسێک ناگیرێ بەڵام کەسێک کە ڕێی ئازادانە خۆی دەدەبڕێت یان لە هەولێر ئەرهابی سیاسی ئەوە بۆ 25 ساڵ ئەو شارە ئارامی بەخۆی نەدیتەوە لە دوای سویەکی ئاویشەوە پارتی بە بەردەوامی لەگە بچووترین زوڵە خەڵک ئەگرێ ئەرفێنێ ئەکوژێ بە سەدای کەسی گوتووە ئێمە هاتوین بڵێن بەسە ئێرهاب بەرامبەر ئەو خەڵکە بەسە ئازار و ئەشکەندەی ئەو خەڵکە بەسە گرتنی دەنجی جوانی و لە دەرەوەبوونی هەرچی دز و جەردە و مافیا هەیە ئەمڕۆ حاکمیەتی کوردستانی نەکە لە دەرەوە حاکمیەتی ئەو خەڵکە بۆیە ئەوە بەشێکە لە پرۆتستۆی خۆمان ئێمە پەیمان دەین لەگەڵ ئەمنستی ئێستا کاکسانیشم لەگەڵ داوتێکەوە لەگەڵ ئەمنستی قسەمان کرد بۆ پەیوەندیکە دەگرین لەگەڵ ناوەندە سیاسەکان قسە دەکەین ئێمە ئەو دۆستیانە دڵنیابن ئەو خەڵکەی کوردستان ئێمە لە پشتیان دەبین پشتگیریان دەکەین ڕسوای ئەو سەفارەتانە دەکەین ناوەندە جیهانیەکانیان لێ ئاگادار دەکەینەوە بە هەوڵ و هیمەتی هەموو لایەکدا بۆیە دووبارە زۆر سوپاسان دەکەم کە ئێوە ئامادە بوون لێرە ئەمە سەرەتایەکە و ئەمە لێرە ئەو خاڵە دەبێت بە دڵنیاییەوە بزانین هیچ پێویست ناکەم تشکار لە پۆلیس لە ئێمە بکەنیان لە ترسان بارێگاکانیاندا بخەن ڕۆژی هەینی ئێمە باش دەمازانی کاتیان هەیە لە چار لە بۆ پێنج بۆیە هاتینە ئێرە کە نهاتین ئێرە دڵنیا بدەینەوە ئێرە یان دەبێ ئەو بارەگانە دابخەن یان تاوانەکانیان لە کوردستان نەکەن ملازم فەرامۆشەکان نەگرن خەڵک لە هەولێر ئەرهاب نەکەن دێینەوە جاری تر و بە شێوازی تر ناڕەزایەتی خۆمان دەرەبڕین قەت لیان ناگەڕنەوانە بە پش و ئیسراعەت لێرە دابنیشن لێرە باز لە دیموکراسیە بکەن لە کوردستانش ئاوا خەڵک ئەزیەت و ئەشکەنجە بکەن